ئابڕوچوونێکی دیکەی حکوومەت یەرێم لە ڕێی هەرزان فرۆشکردنی نەوتی کوردستان ئاشکرا دەبێت. لێپرسینەوە لەگەڵ کۆمپانیایانە دەست پێ دەکات کە خەڵکیان بە ڤیزە بردۆتە حەج و یەکگر توش دەڵێت سعودیا هۆکاری مردنەکانە. زانیاری نوێ لە سەروادەکەی ئەمریکا بۆ کۆتایی هێنان بە هاوکاریەکان بۆ پێشمەرگە ئاشکرا دەکرێت. سڵاوتان لێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. کۆمپانیای گۆڵف کیستۆنی بەریتانی کە یەکێکە لەو کۆمپانیانەی نەوت لە کوردستان بەرهەم دێنێت لە نوێترین راپۆرتی خۆیدا دەڵێت لە کێڵگەی شێخانی سەر بە پارێزگای دهۆک زیاتر لە 38,000 بەرمیل نەوتی بەرەم هێناوە و لە بازاڕەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بە نرخی 27 بۆ 28 دۆلار فرۆشتوویەتی. ئەوە لە کاتێکدا لە بازاڕەکانی جیان عێراق هەر بەرمیلێک نەوتی بە 85 دۆلار فرۆشتووە. جۆن هەریس بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیاکە بە ڕۆژنامەی فایناشنال تایمزی بەریتانی ڕاگەیاندووە لە ساڵی ڕابردوو توانیمانە داهاتی باش لە هەرێمی کوردستان بەدەست بێنین و لەم ساڵەدا بڕی 10 ملیۆن دۆلار بدەین بە خاوەن پشکەکانی کۆمپانیا. ئەوە لە کاتێکدا ساڵی ڕابردوو حکوومەت یەرێم هیچ پارەیەکی ئاشکرا نەکردووە کە لە فرۆشتنی نەوت بەدەستی هێناوە، لە کاتێکدا ڕۆژانە 350,000 بەرمیل نەوت دەرهێنراوە. پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی ڕاگەیان لە ڕێی داواکاری گشتی و نوێنەری وەزارەتی ناوخۆ و نوێنەری وەزارەتی بازرگانیەوە لێکۆڵینەوەی یاسایی تون لەگەڵ ئەو کۆمپانیایانە دەکرێت کە بەڵێنیان بە هاوڵاتیاندا بوو ئاسانکاریان بۆ بکەن ئەرکەکانیان جێبەجێ نەکردووە. پشتیوان سادق ئاماری ئەو حاجیانیشی ئاشکرا کرد کە لە مەکەگیانیان لەدەستداوە وتی ژمارەیان 30 حاجی بووە و تەنها یەک حاجیان لە ڕێی ڕسمیەوە بووە. هەر لەم بارەوە هادی عەلی سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕاگەیان هۆکارە سەرەکیەکەی گیان نەدەزانی حاجیان بە پلەی یەکەم دەگەڕێتەوە بۆ خراپی ئیدارەدانی خزمەتگوزاریە بنەڕەتیەکان و تەندروستی حاجیەکان لەلایەن حکوومەتی سعودیاوە. لیوا بەختیار ئەمینداری وەزارەتی پێشمەرگە ڕاگەیان هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە لە ساڵی 2026 کۆتایی دێت. ئەو هاوکاریانە ئێستاش تەنها یەکەکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە دەگرێتەوە کە ژمارەیان 45,000 پێشمەرگەیە. با گوێرەی زانیاری ستاندەر هێزەکانی هاوپەیمانان ئومێدیان بە یەکخستنی هێزی پێشمەرگە نەماوە، بۆیە وەک پێش و گرنگی بە پرۆسەکە نادەن جگەلەوەی لە چوارچێوەی پلانی خۆیان بۆ کۆتایی هێنان بە پاژماوەکانی داعش مامەڵەیان لەگەڵ دەکەن. ستاندەر نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران.